بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ڕێز و سڵاو و خۆشەویستی ئەمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ و کەناڵی ئاسمانی پەیام لە قەزای دەربەندیخانەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیانی قەزای دەربەندیخانی خۆشەویست بۆ ئەوی بەڕێز دەگوازینەوە لەگەڵ کامێرەمانی ئەو کارم ڕێبوار حامید بە ئومێدی وەی سوودێکی دیکە بە ئەوەی بەڕێز بگەێنین. بەڕێزان دەپرسین بە درێژایی مێژووی کورد هەمیشە خەمی هەبووە و خەمبار بووە. دەپرسین هۆکارەکانی خەمی کورد چی بوون؟ بۆچی خەمەکانیان چارەسەر ناکرێت؟ ڕۆژ بە ڕۆژ نەوە بنەوە خەمەکانیان بۆ تازە دەکرێتەوە. لە هاوڵاتیانی قەزای دەربەندیخان دەپرسین بابزانین چ وەڵامێکمانە دەنەوە. فەرمون بە پێکەوە گوێبیستی وەڵامەکانیان بین. خەم ئەتوانین بڵێن کوشەندەترین ڤایرۆسە کە کاتێک مرۆڤ تووشی دەبێت. عەلەمی کوردستانیاندا هاوردە خوارەوە ئیتر مردنمان باشتر نییە ئێمە. کورد دایمە هەڵەی سیاسی کردووە. ئەمە یەک کورد یەکتری قبول نەبوو، ئەمە دوو کورد نازانێت سیاست بکە. کورد لەناو خۆیان قەشباسە قەشباس. بڕۆن هەزاران کاری دەنگدان بە هەزاران و 10,000 کاری دەنگن ڕدان دەرێ ئیزۆ بۆ ئەم دەنگدانی ڕابردووە لە بەرەوەی هەزاران گەنجمان لێ نەخنکە. ئەوە وڵاتی ئەوروپامان جێ هاچینە بۆیرە بژین کەچی بەداخەوە ئەبینین وڵاتەکەمان بەرەو وێرانە ڕوا بە دەستی خۆمان. تۆ قەت خەمی ئەوە دێنانە کۆتاوە نەبێ؟ خەمی تر زۆرە لە نانەکە زیاتر. نانەکە خەمی ئەوە دێنێتەوە نەبێ؟ بەراوەدا خەمێک. وتە خەم زۆرە. خەمەکان چی؟ هەموو وەزعەیە. بە درێژایی مێژووی کورد هەمیشە خەمی هەبووە. بە جیلی باو بە پیرانی من و تۆ بەردەوام خەمەکانیش تازە بنەوە بۆی. بۆچی؟ سیاست یان وڵاتێ حەکیمانە نییە؟ حەکیمانە نییە، عەدالەت نییە، دادگا نییە، یاسا نییە، هیچ. تا چۆن پێت وایە ئەم خەمە بەردەوام دەبێت؟ هەتا ئەم بنەماڵە لەسەر حکوومەت دوو بنەماڵە نەکرێ پارتی وێکێتی. پێش ئەمانیش خەڵکی کورد هەر خەمبار بوو. پێت وایە هەمان سیستەمە بەکارهاتووە؟ نا خەمباری حەزبی بەعس بوون. شکر بەخوا لەنەوە یەکە من نەمبینەوە، من ئەو تەمەنە مناڵم بەس بەیان باس کردوم تاگە خەمی کورد دژی بەعسەوە. بەڵام ئێستا لەخوا بەزای ئەو نەما لە 2003 تا حەدی 2014 کورد بوژاوە لە دوای 2003 کە سەربەخۆیی دراوە کوردستان و بۆ هەرێم کورد بوژاوە، بەڵام خەمەکان تازە کرانەوە. لە پای سەری ئەم دوو بنەماڵە هیچ. باشە مرۆڤ ئەگەر خەمبار بوو بەردەوام خەمی بۆ تازە بووە تا چەند پێت وایە کاریگەری لەسەر ژیانی دروستەکات و ئێتر لە خۆشیە گوزەرێت؟ نەکەرژیان بگرە تووشی دەرونیش هەرچی گەنجێ خەڵک تووشی دەرونی شەوێت. خەمەکان وای لە هاتووە ئەگەر ئێستا ڕێ سنوورەکان داخراوە تورکیا و وێنان ئەگەر ئێستا ڕێگە بکرایەتەوە حالیان 1 لێ نەگە کە وڵاتەم جێهێشت بۆ دوو بنەماڵە. خەمباری زیاد لە حەد نەک هەرمن هەموو تایی کورد خەمبارە، هەموو تایی کورد لە ڕۆژەکان چاوەڕێگەن ئەمشەو بزانین بانی ڕۆژە بێتەوە حکوومەتی عێراق هێرشی کردو، حەزی شابی هێرشی کردووە نەیکردو. لە پای چی بۆچی وابژین؟ خۆمان چیمانە پێشتر ژیانێکی خۆشە ژیان بۆ وای بەسەرێناین. کێ وای بەسەرێنا؟ سەرکردەی کورد لەوەتەی هەیە دەوترێت بەردەوام خەمی هەیە و ڕۆژ بە ڕۆژ خەمەکانیشی بۆ تازە ئەکرێتەوە. هۆکار چیە بە بڕایتەوە؟ وەڵاوە کاری منەوەی منەڵێم ئەم خاکان فرۆشتم دوو بنەماڵە. خاک کووە بستێ خاک نەمایەمەتیا بشت. خاک ڕۆژ بە ڕۆژ خەڵک خەمە خوار ڕۆژێک نەمابینی خەڵک بڵێ ئۆخەی ئەم ساڵ زۆر مرتاحم زۆر دڵم خۆش بوو. ئێمە لە ساڵی هەفتاوە کوردێنە کوش بۆ کەرکووت ئەوا بە چەقەنەیە دایانمە خەممان کووە ڕۆژ لە ڕۆژ بێ ئەمانە خەم بۆیە باڕوێن. خەتای سەرکردەکانە؟ بەڵێ خەتای دەسەڵاتە، خەتای ئەم دوو بنەماڵەیە کاک خۆرخیان کردێ بۆ خۆیان بە گوێی کەسیش ناکە. تۆگەر سەیرێکی وڵاتانی ئەوروپاکەی سەیری کە هەمیشە ڕوخساریان دەم و چاویان خەندەی لێبارە پێیەکەنن تووڕە نابن بۆ نمونە ژیانیان خۆشە ئەوان بۆ ژینیان بۆچی ئاواژ؟ ئەوان سەرکردیانێ ئێمە نەوت و ئاومانە ئێستیفای لێ ناکە خوا ناتیام نەوتشمان نەبووە ژیانمان باشتر بۆ ئەو کات.
چەند پێ دوایم خەمانە بەردەوام تازا بنەوە هەتا خاوەنی ئەم سەرکردانە بین ئاوای چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە نازانم بڵێم چی چارەسەر میلەت لە چی بکە؟ مزاهرەیان لێ بکە هەڵپەڕن لیان خۆیان بێن دادگایی خۆیان کرد بۆ نایەن بۆ لێبردن لەو میلەتە ناکە مرۆڤ ئەگەر خەمبار بوو ژیانی چی بەسەر دێت؟ چارەی نەما میلەت میلەت چی بکە خەمباری چی هەموو میلەت خەمبار من حەزمەکرد کوێر وای مە وەزعەم نەبینە عەلەمی کوردستانیاندا هاوردە خوارەوە ئیتر مردنمان باشتر نییە ئێمە ئەم اتیفاقی یعنی چی ئەم کوڕی خەڵکدانە بە کوژنی یعنی چی لە پێناوی چییە ڕائەکەی اتیفاقەکەی بۆ نایکەی بۆ کوڕی خەڵکە دەی بەکوش بۆ دیفاعی لێنە کوا هەمەرەکانی کوا جێشەکەی کوا سەرکردەکەی وڵا ئەو کارەکەم حیزبانەیە مەتاکید ئەم حیزبانەوە کارەکەی لەبەرەوەی بە درێژایی ئەم 6 ساڵە ئەنی بەس خەریکی باخەڵی خۆیان بوون هەن ئەمە هۆکاریەوە ینی ناگەڕنەوە بۆ ڕێی میلەت پێش ئەمانیش خەڵک هەر خەمی هەبووە لە میلەتی کووردا پێش ئەمان ئەوە جایە ئەو کاتە ئەوە ئەمریکا و ئەوروپا هەناتمە سەر ئەو لەسەر کورد ناتنە ژاوە بەڵام ئێستا هەموو هەنێ ناوچەکە هەمووی لەسەر کووردە بەڵام وەنی ئەم ڕیفراندۆمەوە ڕاستی هەموو چەند پێ دوایە خەمەکانمان هەمیشە تازە ئەبێتەوە وڵای تازە بێتەوە بە درێژایی ئەمە 8 ساڵە هۆکاریەوە بۆ ئەم سیاسیانە ینی هیچ سیاسەکان هۆکارن سیاسەکان نازان لە سیاست بەس خەریکی گیرفانی خۆیان و هۆکارەکەیەوەی مرۆڤ ئەگەر هێندە خەمی هەبوو هێندە خەمی بۆ تازە کرایەوە ژیانی چی لێ بەسەر دێ؟ وڵای ژیان ڕووی دەرونیەوە تێکەشکێ سەحمومان لە ڕووی دەرونیەوە بەڕاستی ئەو مۆزەف و مامۆسایە لە دەوام ناتوانێت بەڕاستی ناتوانێت کارەکەی خۆی بە جوانی جێبەجێ لەبەرچی لەبەرەوەی قوتی ماڵ و ناڵەکەی بۆ هین ناکرێت ڕاستی بیری لای ئەوەیە زیاتر خەڵک ئەو کارانەی شەوی وڵای بەبوونی ئەم حیزبانەوەی هەموو هۆکار ئەمانن؟ بەڵێ هۆکار ئەمانە بەبوونی ئەم ڕیفراندۆمەیەوە هۆکار ئەمانە بۆ پێش ڕیفراندۆمیش خەڵگەر خەمی هەبوو زانی بەڵێ ببوونی وڵا هەمووی بەبوونی ئەمانە کێشە و گرفتان هەندێک کەسم دوانەڵێ لەبەرەوەی بەرپرسەکانی کورد تا ئێستا نەیانزانیوە سیاسەتکان هەر بۆ گیرفانی خۆیان بۆ بۆیە خەڵک خەمبار و بۆ گیرفانی خۆیان هەوڵەدەن خەمی فەقیرۆژە ناخۆن باشە مرۆڤ ئەگەر بەردەوام خەمی هەبوو ژیانی چی لێ بەسەر بێت؟ وڵای ژیانیە فەوت ئێستا خەمباری؟ وڵای ناوەڵە من باشترم تۆزێ بەس فەقیرۆژار باش نییە تۆ خەم ئەتوانین بڵێن کوشەندەترین ڤایرۆسە کە کاتێک مرۆڤ تووشی دەبێت عەلەمی کوردستانیاندا هاوردە خوارەوە ئیتر مردنمان باشتر نییە ئێمە کورد دایمە هەڵی سیاسی کردووە ئەمە یەک کورد یەکتری قبول نەبوو ئەمە دوو کورد نازانێت سیاست بکە کورد لەناو خۆیان قەشباس بڕۆن هەزاران کاری دەنگدان بە هەزاران و 10,000 دەنگ ڕدان دەرێ ئیزۆ بۆ ئەم دەنگدانی ڕابردووە لە بەروێمە هەزاران گەنجمان لێ نەخنکە ئەوە وڵاتی ئەوروپامان جێ هاچینە بۆیرە بژین کەچی بەداخەوە ئەبینین وڵاتەکەمان بەروێرانە ڕوە بە دەستی خۆمان کورد دایمە هەڵی سیاسی کردووە ئەمە یەک کورد یەکتری قبول نەبوو ئەمە دوو کورد نازانێت سیاست بکە کورد لەناو خۆیان قەشباس نازانێت خیانەتەکە لەناو خۆی من تۆم قبول نییە تۆ من قبول نییە ئێمە ملەتێکی زۆر بێکەسی لە بێکەسیە کەمیۆنەی ئیتر ئەمە بانەیەتە هین ئەو لە هەڵی سیاسەکە لە هەڵی سیاسەکەی و ئەیدۆڕێنیت مرۆڤ ئەگەر خەمبار بوو هەمیشە خەمی هەبوو ژیانی چی لێ بەسەر بێت؟ خەم ئەزانی شۆنە ئێمە تایسە دە شخصمەوە سەر هاتێ خەم بۆ سەفەری بیخۆی بۆ دوو بیخۆی بۆ سێ بیخۆی تۆ سەفەری شکستی خوارد دوو شکستی خوارد هەڵی سیاسی کرد چوە هەڵی سیاسی کرد ئەبێ واز بەری تەکدەی دەدووە ئەبێ تەکدەی دەدووە ئەمما وڵاتە ملکی کەسێ ملکی گشتمان ئەبێ تەکدەی دەدووە واز بێنیت دانیشی بۆ خۆت بزانن جەماعەتێکی چی لێکات ئەرە وەڵا هەڵی سیاسیەکە نەمانێ منێکت هەیە زۆرە بینەوە هەڵی سیاسیەکان من پێشمەکەی کۆنم با بزانێمە یەک لەو سیاست ژێژیاوم ئەمانە ئەبێ دووریان خەیتۆ دوورەخرێنەوە بە دوور وەڵا ئەمانە بە خوێن گرتیانە بە خوێن دووریان خەیتۆ ڕاستی گەرەکە خۆوازدایەرن ئەمانە بە خوێن گرتیانە و بە خوێنش بیان جێبیاڵیستی سەراعەت من قسە ڕاستەکە تێگەیشتی ئەڕۆی بۆ بەغا بە تەگلایەنە بڕیان دەدەیت تێیتۆ بە تەگلایەنە بڕیان دەدەیت ڕیفراندۆمەکەی بە تەگلایەنە ئیکەیت هەڵی سیاسەکەی بە تەگلایەنێکی ئەمە هەمی غەڵەتە
میلت باجێدا بەڵێ کەس باجی ئەیخواوان باجی نادێ ملەتەکە باجێدا ئەم ملەتە هەشتا ساڵە سووتێت کوڕی ئەکوژێ برای ئەکوژێ خوشکی تادای لێکرێ هەموو شتێکی بێکرێت ئەوان بەرەمەکەی شنۆ بۆ خوانێ خۆن ملەتەکە ئەدوە تێشکە بڕۆ باجەکەی دەدە بڕۆ خواویس بازارە والله باشە و باش نییە بەڵام جاران باشتر بوو ئێستا زۆر خراپتر بوو بۆ نیە وەزعەوە کیلۆ گۆشتت پێوە کردووە بە گەزەکە وڵی بە کیلو پێ ناکەین باڵم عادەتر ڕۆژانەیە یەکەی وڵی پشت بەخوا پاوینەکەی تا چەند خەمبارەبی وڵی بێگومان زۆر هەموو هەر کەسێک وەنە بازار نەبێ خەمبارە بێ بازاری هەبێ دڵی خۆشە بێ دەوترێ میلەتی کورد بە درێژایی مێژوو لەگەڵ خەمان ڕاهاتووە لەگەڵ خەما دەست و پەنجەی نەرم کردووە بەردەوام خەمیشی بۆ تازا بێتەوە هۆکار چییە وەکو گەنجێک پێم بڵێ وڵی هۆکارەکەی چیە هۆکارێکەوەیە کە ئەو مزعان دروست کرۆ بەڕاستی کەسانێک کە زۆر زۆر لەسەری ئێمەون کە بەڵام دەست بەخوانڵم دەسەڵاتدار خوان هیچ کێشەیەکیان نییە ینی بەموو حیزبەکان و نەک تاکە حیزبێک بڵێن ئەمە دیاریکن لێرەدا بڵێن ئەو تاکە حیزب تاوانبارە تەنانەت خۆشمان تاوانبارین ئێمە بووین ئەوانمان هێنا سەر دەسەڵاتە ئێمە بووین کە شەڕمان بۆ کرد دایک ئێمە بوو باوکی ئێمە بوو خاڵی ئێمە بوو مامی ئێمە بوو کە پێشمەرگە بوو ڕۆژانی ڕابردوو شەڕی بۆکردن بۆن ڕاپەڕینیان کرد ئەمان هێنا سەر دەسەڵات بە حکمەوەی ئەمان باش بوون ئەمان کوردن بەڵام بەداخەوانە بوو بۆنەکە گایانە پلو پۆست یعنی بغرا بوون لە خۆیان تێگە یعنی گۆڕان ئەو یعنی ئەو خۆشەویستی کە بۆ میلەت هەیان بوو ئەو خۆشەویستی کە بۆ نیشتیمان بۆ کوردستان هەیان بوو نەما یعنی شتێک بۆ تۆزێک بوو تۆزی بیابان وا بوو ڕۆژ نەما ئەو کاتێکە لە خاکبوون بۆ جۆرە قسەیانە کرد هەستا کرد ئەو هەستی نیشتمانی کە لەناو ناخیانە کێوێکە کە بتەوە کە هیچ شتێک نایڕوخێنێ بەڵام بەداخەوانە بوو تۆزێکی بیابان بوو ئەو دۆخانە دروست کردو کە ئێمە سەیبینی یعنی سێرم بازارەکە بەڕاستی بازار مرد عنی مردووە جاران خەڵک دەبینی گەرم و گوڕ بوو بازار باش بوو خەڵک ئاات پارێ پێ بوو گەنجە و دڵی خۆش بوو تەلەڤیزیۆن زانکۆ بوو یعنی ئیشی ئەکرد بەردەوام هەبوو ینی جگە لە تەلەڤیزیۆن زانکۆ من خۆم خەنگاری زانکۆ بووم ئیشمە کرد نەچوومە بە زانکۆ دێک نەڕۆشتم و ئیشمە کرد پێویستم بە ئیش بوو ڕاستی ئەو کرد تەواو نەکردم ماوە لای نەڕۆمەوە چونکە من بەشێکی ئینگلیزی لە جامعی خانەخێنم چونکە سە وەزعەکە ئاوایە تۆزی ترسی ساڵە بوو من پار ڕۆژمە ئەم ساڵ سێم ساڵم بەڵام پار نەڕۆشتمەوە ئیمتحانم نەکرد کارێکی زانکۆ لێرە لە فافرۆش دەسەڵات نیسی بکەین ینی پێویستە ئەوان وەکو چون بڵم زیاتر لە هەوڵەکە خەمەخوا خزمەتی هەوڵاتیەکانێکە بۆنە هەوڵەدا بۆ نەگەر کیشێکی بێ هەوڵەدا چارەسەریکە بە تەوافق بێ نەک بە کێشەکردن یانەگە لە وڵاتێکی دراسی کیشەیەکە بێ بانگی کاتێنە سەر میزی گفتوگۆ با گفتوگۆ کەنزان کێشەکانمان چییە هەوڵەتەکانیشی هەوڵەدەن یعنی دانانیشن بەنە سەرۆکەکانە دانانیشن لە پشتی میزێکەوە قسە بکەن لە پشتی کامێرایەکەوە قسە بکەن و بڵێن بە هانی هەوڵەتەکان دەفۆن کێشەکان چارەسەرەکەن ئەوانش هەوڵەدەن بە هەموو شوێک هەوڵەدەن وەکو دەبینی حاڵاتانی تە ئێمە نەوتمان هەیە ئەوان نیانە سەیر وڵاتانی تر بکە بوونە نەوتینی ئێمە هەمانە بەڵام ئێمە لەوان زیاتی کێشەمانێ و تووشی خێران بووین بەگەر خەمی هەبوو بەردەوام خەمەکانیشی لەسەر تازە کرایەوە ژیانی چی لێدەیە ئەو کاریگەری دەرونانە چی لەکە ئەو مرۆڤێکی ڕووخاوە عنی ئێمە سیرەکەن لە وڵاتە چەندەها گەنج ڕۆژ شارێکی و شاری دەرمەخان کە بچووکە لە سێ مانگدا لە ساڵی ڕابردووانی زیگەی 400 گەنج شوە دەرەوە بوو ئایا بۆچی وڵاتانی تر نایەتە ئێرە بۆچی سیرەکەن لە وڵاتی تورکیاوە نایان بۆ کوردستان بۆ لە بەریتانیا نایە بۆ لێرەوە ئەڕوا بڕۆن سەیری بکەن سەری ینی وڵات چەندەها گەنج خینکە من داواکەم لێرە لەم برەوە بە هەموو حیزبەکان دەڵێم با بڕۆن ئەم جارەکە دەنگدان کرا بە هەزاران کاری دەنگدان فرۆدنە دەریای ئیجۆوە لە بەروی هەزاران گەنج خینکا لەوێنە بڕۆن لە بەرەکانی جەنگە فڕیدن چەندەها پێشمەرگە لەوێ شەهید بوو قوربانی بدەین بۆچی ئەو پێشمەرگە قوربانیان دا یعنی بە ئاسانی پێش حەجی چیە وەن ئەگەر خەڵکە حەج خراپە حەجی چیە حەجۆکە مرۆڤە حەج بنەکە بینی کەسێکی گەنجە هاوتەمەنی وێنە گەورەتر دایک و باوکی ئەویش بۆنە خەوان خێزانە خەوان ئافرەتە بەڵام هەزاران جارێتر ئێڵێمەوە بڕۆن هەزاران کاری دەنگدان بە هەزاران و ده هەزارەکەی دەنگ فرۆدان دەرێ ئیزۆ بۆ ئەم دەنگدانی ڕابردووە لە بەروێمە هەزاران گەنجمان لەوێ نەخنکە هەزاران مناڵمان لەوێ نەخنکە من وڵات چی لێ بکەم بەڕێزەکەم یعنی من دەوڵەت چی لێ بکەم یعنی تێنە سەر دەوڵەت بەڵێ بۆ ڕفەندە من چی لێ بکەم کاتێکە من ژیانم ناخۆش بێ حنە دەوڵەتی چی بکەم بەڕاستی دەوڵەت سوودی بۆ من نییە لە کاتێکا تو ئەبێ دەست پێشخەری بۆ بکە ئەبێ کاری بۆ بکەی ئینجا دەوڵەت ڕابگەینی خەم ئەتوانین بڵێن کوشەندەترین ڤایرۆسە کە کاتێک مرۆڤ تووشی دەبێت عەلەمی کوردستانیان هاوردە خوارەوە ئیتر مردنمان باشتر نییە ئێمە کورد دایمە هەڵەی سیاسی کردووە ئەمە یەک کورد یەکتری قبول نەبوو ئەمە دوو کورد نازانێت سیاست بکە کورد لەناو خۆیان خەشباسە خەشباس بڕۆن هەزاران کاری دەنگدان بە هەزاران و ده هەزارەکەی دەنگ فرۆدان دەرێ ئیزۆ بۆ ئەم دەنگدانی ڕابردووە لە بەروێمە هەزاران گەنجمان لەوێ نەخنکە ئەوە وڵاتی ئەوروپامانجێر هاتیینە بۆیرە بژین کەچی بەداخەوە ئەبینین وڵاتەکەمان بەروێرانە ڕوە بە دەستی خۆمان. خەم
ئەتوانین بڵێن کوشەندەترین ڤایرۆسە کە کاتێک مرۆڤ تووشی دەبێت بەجارێک هەموو ژیانی تێگەدا بەسەر یەکدا ڕەنگە بەجەستە ساغ بێت بەڵام بەڕوخسار و مێشک زۆر ماندووە کاریگەری دەرونی زۆر خراپ لەسەر مرۆڤ دروست دەکات بە جۆرێک ڕەنگە نەتوانێت ئیشوکاری ڕۆژانەی بە شێوەیەکی باش بەڕێوە بات و بە شێوەیەکی باش ڕێ بکات خەم ئەو ئازارەیە کە بەرۆکی هەر کەسێ بگرێت خۆشیەکانی لێ دەتۆرێنێت و ناهێڵێ خۆشی لە ژیانە بمێنێت میلەتی کوردیش ئەو میلەتە بووە کە لە ڕابردووە تا ئێستاشی لەسەر بێت هەمیشە بە خەم گۆشکراوە و وەک دەوترێ دەست و پەنجەی لەگەڵ خەمەکانە نەرم کردووە هاوڵاتیانیش پێیان وایە هەڵەی سیاسیەکانە لە ڕابردووە تا ئێستا کە هێناویانە بەسەر میلەتی کووردا کە نەیان هێشتووە میلەتی کوردخۆشی ببینێت چونکم سیاسەکان هەمیشە بۆ خۆشی خۆیان و بنەماڵە و چواردەورەکان هەوڵانداوە و میلەتەکان ئیهمال کردووە بە پێچەوانەی وڵاتەکانی ئەوروپاوە کە هەمیشە لە ڕوخساری مرۆڤەکانە خەندە دەبینیت خۆشی دەبینیت ئارامی دەبینیت پێکەنین دەبینیت بۆ چۆنکم سەرکردەکانیان بەرپرسەکانیان بۆ خۆشی میلەتەکانیان خۆیان ماندوو کردووە و ژیانێکی خۆشیان دامیکرۆ بۆ خەڵگەکەیان بەڵام بەداخەوە لای ئێمە سەرکردەکان خۆشیان ڕابردووە و میلەتەکەش هەمیشە بەخەمەوە ژیاون و بەردەوام خەمەکانیان بۆ نوێکراوەتەوە ئێمە لە قەزای دەربەندیخانەوە زیاتر بەردەوام دەبین بابزانین سەبارەت بە خەمەکانی میلەتی کورد چیمان پێ دەڵێن لەگەڵمان نابن زیاتر بەردەوام دەبین دەوترێ میلەتی کورد بە درێژایی مێژووی تەمەنی هەمیشە خەمبار بوو خەمی خواردووە و خەم لەسەر خەمیش بۆی تازە کراوەتەوە هۆکار چییە؟ وەڵا هۆکار مەسوولە چۆن بۆمان چی کەرەوە؟ هۆکار مەسوولی ئەم وڵاتەیە هەرێکی بۆ باقەڵی خۆی حەولەدا یەک مەسوول خەمی میلەتی نییە کەس خەمی فەقیری نییە هەمووی مەسەلە مەسوولی ئەم وڵاتەیە خۆشگوزەرانی میلەت هەوڵە نەداوە بەس بۆ خۆیان خەمی میلەت یانە وەزان ئەم دەربەنیخانە بۆ منە هەموو شارانە وازان هەمووی چۆڵە نەفەریتیانی بەس خۆیانی تایی ئەگە وڵاتان ببینیت مرۆڤەکانیان هەمیشە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی خەندە لە ڕوخسارانە بارێ پێکەنن نابینیت خوڕەبن نابینیت شەڕ دروست بێ بەنمە ناو خەڵکە ژیانێکی خۆشیان هەیە هۆکاری چییە؟ وڵای هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە هەر لە مناڵیەوە فێر بوون لە مناڵیەوە خۆشگوزەران بوون شەڕ و شۆڕیان نەبینیوە بەخۆشی ژیاون ئەوانەی سەر و خۆیان ئەزان قەدری هاوڵاتی خۆیان ئەزان بەس لە وڵاتەوانیە هەرێکی بۆ خۆی حەولەدا مرۆڤ ئەگەر خەمبار بوو ژیانی چی لێ بەسەر دێن لە ڕووی دەرونیەوە چی لێ بەسەر دێن وەڵای مرۆڤ ئەگەر خەمبار بێ لە ڕووی دەرونیەوە وەکو شێتی لێ بەس وەکو مردوو وایە بەشتر ڕێیەکە ڕوە سام عالەمە توی بینی لایەکی وەکو مردوو وایە بەڵام ناچارە چی بکە ژیانی خەڵک تێگەیە باڵێ بە تاکید تۆ خەم خۆی تر ژیانە چییە تۆ ئەگەر خۆشگوزەران بێ قەت خەم ناخۆی خەم بۆ چیە خۆی چەند پێ دوایە خەمەکان بەردەوام دووبارە ئەبێتەوە لەم وڵاتە مەعەدەل دووبارەیە مەعەدەل دووبارەیەوێت مەعەدەل هەر وایە لەم وڵاتە هۆکار ئەوەی ئێمە پند لە ژیان وەرناگرین لە ژیانی ڕۆژانەمانە ئێمە چەنەها بەسەرهاتمان بەسەرهاتوە کیمیاباران ئەنفال بەسەرهاتی زۆر ناخۆش بەسەر کووردا هاتووە ئێمە پەندی لێوە ناگرین لەم هەموو شکستانە پند لەوە ناگرین ئەو ئێستا حەجی شعبی لەلایەکۆ داعش ئەوە بوو گۆڕ بە گۆڕ بوون داعش نەماوە بەس ئێستا حەجی شعبی بوو بە بەڵایەکی گەورە بەسەر میلەتی کوردەوە ئەویش یەک نەڕیزی خۆمانە ئاوامان بەسەر دێت خەتای میلەت هەیە خەتای دەسەڵاتدارەکان پێم وایە خەتای میلی خەتای خۆمانە بۆچی بۆ ئەوەی ئێمە پەندی لێوە ناگرین وەکو میلەتانی دنیا بیر ناکەین چیکەین مەسەلە بۆ ئەوەی جارێکی کە وەکو ئەوان ئێمە نەکڕن بە پارە و پول ئێمە بیری خۆمان ئازادکەین چۆن ئازادین ئاوا بیر و ڕای خۆمان دەربڕین نەک لەبەر مەسلحەتی شەخسی و پال و پول ئێمە دەنگ بە ئەو کەسانە بین و جارێکی هەڵیان بژێرینەوە ئەو غەڵەتی خۆمانە غەڵەتی ئەوان نیە هەر ئێمە بووین ئەوان مەقصودە سەرتەخت وەڵای شەڵا پشت بەخوای گەورە دوای ناخۆشی خۆشیە بێ پشت بەخوای گەورە ئیتر ئومێدمانەیە پشت بەخوای گەورە ئەمە کورد دوای نەهامەتیە بێ چەند پێ دوایە ژیانی خەڵک ئەگەر خەمبار بوو ئەگەر خەمی هەبوو ژیانی لێ ئەشەوێ ژیانی لێ تێگەچێت کاریگەری خراپی دەروی لەسەری دروست دەبێت ئێستا دروست بوو ئێستا لە ناو قەومی کووردا ئەو کاریگەری دروست بووە کە ئەوە خەڵک هەمووی خەمبار و بێتاقەت و ناومێدە بە وەزعەکە
هیچ ئومێدە نەماوە لە وڵاتە ئەگەر ئومێدمان هەبێ گەنج و ماڵ و مناڵمان ڕوو ناکاتە دەرەوەی وڵات هیچ ئومێدێ نەماوە سەری خۆی هەڵگرێ لە دەریای ئیجا ئەخنکێت مجازەفە بە ڕۆحی خۆیەوەکە بۆ ئەڕوات ئەگەر وڵاتێکی باشمان نەبێ بۆچی ئێمە بۆچی ئەڕۆینە دەرەوە من خۆم حەو ساڵ لە دەرەوەی وڵات بووم هاتوومە دۆ بە وڵاتەکەی خۆم بژیم کەچی هیچ بەداخەوە ئێمە ئەوە وڵاتی ئەوروپامانجێ هاچینە بۆ ئێرە بژین کەچی بەداخەوە ئەبینین وڵاتەکەمان بەرەو وێرانە ئەڕوا بە دەستی خۆمان بەدەری مریشکەکەیە ئەگە مریشی خۆی خۆڵەکە بەسەر خۆی کەس خۆڵەکە بەسەریە بەزەبت ئێمە ئاوین لە ناویەکە یەکریز نین ناتوانین یەکریز بین چارەسەر چییە؟ چارەسەرەوەی ئێمە جارێکی تر بە ڕۆحی برایەتیوە دەستخینە ناو دەستی یەکتری وەکو کورد وەکو کوردانی پێشوو با بڵێن زەمانی قازی محەممەد چۆن ئاڵاکەی کوردستانی بەرزکردەوە ئەبێ ئێمە هەمومان بە یەکەوە بەرزیکەینەوە خەم ئەتوانین بڵێن کوشەندەترین ڤایرۆسە کە کاتێک مرۆڤ تووشی دەبێت عەلەمی کوردستانیاندا هاوردە خوارەوە ئیتر مردنمان باشتر نییە ئێمە کورد دایمە هەڵی سیاسی کردووە ئەمە یەک کورد یەکتری قبول نەبوو ئەمە دوو کورد نازانێت سیاست بکە کورد لەناو خۆیان قەشباسە قەشباس بڕۆن هەزاران کاری دەنگدان بە هەزاران و 10,000 کاری دەنگن پڕدان دەرێ ئیزۆ بۆ ئەم دەنگدانی ڕابردووە لە بەرەوەی هەزاران گەنجمان لێ نەخنکە ئەوە وڵاتی ئەوروپامانجێ هاچینە بۆ ئێرە بژین کەچی بەداخەوە ئەبینین وڵاتەکەمان بەرەو وێرانە ئەڕوا بە دەستی خۆمان خۆکار کورد خۆیەتی خۆی واکە لە خۆی کە خەمبار بێت لەبەرەوە هەر لەوە تا کورد هەیە خۆی سەبەبکارە یەکگرتو نین یەکڕیس نین ئەمە هۆکارەکەیە بۆیە حتامە بنەوەتانێ نابن بە هیچ یەکڕیز نین دایمە تانە لە یەکتریەدەن ئەمە هۆکارەکەی دەسەڵاتدارەکان یە خەتای هاوڵاتی سادەکەی خوارەوەیە هاوڵاتە سادەکەی دەسەڵات دروستەکات هاوڵاتیەکەیە ئەم دەسەڵاتی دروست کردێ کە ئاوا ئەکاتە ئەوڵاتی ئەگەر یەکڕیز بێت ئەمە حتمما ئەم ڕووداوانە حکمەتێکی تایە ئەم حکمەتە ئەوەتانەیە کە جارێکی تر ئەوگەر ئەم دەسەڵاتدارانە دەسەڵاتیان گردە دەست و چوونە سەر حکم ئەوە کەواتە خەتای میلەتەکەیە ئەوەتانێت چیان بەسەری ئەم میلەتە هێناوە ئاوارەبوون و ئەم شەڕ و شەڕە و بێمەعاشی و قەیران و ئەم شتانە هەمووی زیادە گەڕێتەوە بۆ میلەت دەتوانێت دەسەڵات دروست کات ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە بە هەڵبژاردن جواسە سەر حکم ئەگەر هەر تەزویرێکی شکرا بێ با ئێمە هەر کرد تەزویرەکات هەر میلەت نییە کەواتە بەوتەکانی بەڕێز دەبێ هەر خۆشمانتوانی خەمەکان لابین بەڵێ بەتاکید خۆمان نەتوانین یەک ڕێز بین ئەتوانین تەبا بین بەڵام کێ من تۆ ئەو ئەتوانین یەکگرتوو بین اینجا ئەتوانین بە یەک دەنگ بە یا ڕەنگ بە یعنی ئەتوانین خۆمان بۆ نمونە هەڵبژاردن نەکرێت دەنگ بەکێ دەی دەنگ بەکێ نادەی ئەو کەسانی کە پێشتر دەنگ بێداون چی بۆ کردویت ئەبێ دەرسێک لە ڕابردووە وەرگریت دەستی لە ڕابردووە نەگرت کە هەروە بێت ئەوەتانە چەنای چەند ساڵە هەروە بووە ئەوەتانێ 26 ساڵم حکومڕانیە هەردوو حزب حکومڕانیەکە بە بەردەوامی هەر ئەوان دەرئەچن هەر ئەوانە بن بە دەسەڵاتدار بۆیە ئاوا بەردەوام ئەم خەمانە تازە بێتەوە ئەگەر ئێمە گۆڕانکاری ناخۆمانە بکەین دەنگی تازە بێت کەسانی تازە سەر و چاوی تازە بچنە سەر حکم بە ڕازگۆیی بە ئەمانەت پاراستن دادوەر بن دادوەرەکان باڵادەست بن لە وڵاتە ئەو کاتە ئەتوانین بگەین بە ئاوات وەکو وڵاتانی تر وەکو ئەوروپا بۆچوونەکان دابەش بوون بەسەر دوو بۆچووندا سەبارەت بەوەی کە بۆچی میلەتی کورد لە مێژەوە خەمی هەوەیە و بەردەوام خەمەکانیشی بۆ دووبارە دەبێتەوە و هەندێک بۆچوونیش پێیان وایە کە بەردەوامتر دەبێت ئەم خەمانە گەر ئەوە بڕوات بۆچوون یەکەمیان دەڵێن
بەهۆی هەڵەی بەرپرسە سیاسیەکانەوەیە کە نەیانتوانیوە لە ڕابردوو تا ئێستا سیاسەتێکی حەکیمانە بکەن و هەوڵیان نەداوە دادپەروەرانە ڕەفتار بکەن لەگەڵ تاک بە تاکی کۆمەلگادا بۆیە خەڵک خەمبارە واتە بەرپرسەکان هەوڵیان نەداوە ژیان و گوزەرانی خەڵک خۆش بکەن بۆیە خەڵک بەم جۆرە ژیانی تا ئێستا پڕەتی لە خەم و بەردەوام خەمەکان دووبارە دەبێتەوە بۆ چوونێکی دیکەیە دەڵێت ئەوە هەڵەی میلەت خۆیەتی بۆیە وای بەسەر دێت و هەمیشە خەمبارە وەک پەندە کوردەکە دەڵێت ئەگە مریشی خۆی خۆڵ نەکا بەسەر خۆیان کەس ناتوانێت خۆکا بەسەریا چونکە هەر میلەتە ئەم دەسەڵاتدارانەی لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا ئیدامە پێداوە و حکمی پێداون و هەڵی بژاردون و خستونیەتە دەسەڵاتەوە و بەبرا گەورە و بە پێشەوەی خۆیانی زانیوە بۆیە ئەوە میلەتە کەوای کردووە خۆی بۆ خۆی خەمبار بێت پێویستە میلەت خۆی بەدەستی خۆی ئەو خەمە لەسەر خۆی لابرێت و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بگۆڕێت لە سیستەمێکی کۆنەوە بۆ سیستەمێکی نوێ ئەمە پەیامەکانی هاوڵاتیان بوو کە لە قەزای دەربەندیخانەوەمان گواستنەوە هیوادارین سوودمانگەیان دەبێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت